بسم الله بەخێراتنی کەناڵی پەیام دەکەین. من جەوهەر ئەحمەد حوسێن ناسرا بۆ ماڵسا جەوهەر لە سەنگەسەر دادەنیشم. ئەمڕۆ لێرەین لەم بنارە جوان و فراوان و دوورە دەستە کە چەند زانیاریەک لەبارەی هەنگ و هەنگاوانیەوە پێشکەش بە بینەرانی کەناڵەکەتان بکەین. ئێستا کاتی بڕینەوەی هەنگە لە ناوچە بناریەکان، بەڵام بۆ ناوچە کوێستانیەکان هەفتەیەک دو هەفتەی دیکە پێویستە. لە ناوچە گەرمێنیەکانیش تقریبەن 2 هەفتەیەک دەبێ بڕدراونەوە. وەرزی بڕینەوەی هەنگاوانان لەو ناوچانەی کە بنارن ئێستا تقریبەن دەست پێ دەکات. لەگەڵمان بن فەرموون دەست پێ دەکەین. ئێستا دەست دەکەین بە بڕینەوە بە ئیزنی خوای. دیارە لە هەنگاوانیدا بۆی بە سەلامەتی مرۆڤ لە هەنگ ڕزگاری ببێ پێویستە جلوبەرگی تایبەت بە هەنگاوانی لەبەر بکرێت. چونکە هەندێک کەس هەیە حەساسیەتی هەیە بە پێوەدانی هەنگ، زۆر کەس هەیە تەنانەت دەشمرێت بە پێوەدانی یەک دن کە هەنگیش. بەڵام بۆ ئێمە کە ڕاهاتووینە ڕەنگە وەزیەتەی نەبێ بەس هەر هەنگێک کە بە ئێمەوە دەدات دەمرێت. بۆیە خۆپاراستن لە هەنگەکە و بۆ پاراستنی هەنگەکان و بۆ خۆپاراستنیشمان ئەم جلوبەرگە و دەستەوانە و شتی تایبەت لەبەر دەکەین. ئەو مێشەمێشێکی باشە لەبەرەوەی دڕنیە پێوە نادات، دەبنی ڕاپێکەوە بەستەرەوە. شانەیەکی وەکو بەفرێ ماشەڵڵا ماشەڵڵا و هەزار ماشەڵڵا. سوپاس و ستایش بۆ خوایەک کە هەر خۆی ڕازق و ڕۆزی دەری ڕاستیە. ئەوەی دیبەر بۆ تۆ. هەنگ چەندین بەرهەمی هەیە کە ناسراوترینیان هەنگوینە. هەنگوینیش شیلەی هەیە، شانەی هەیە، غەذامەلەکی هەیە یان خۆراکی شاهانەی پێ دەڵێن کە بەقیمەترین جۆری هەنگوینە و کیلۆی نزیکی لەسەر و 6 ملیۆن دیناریەوە 1 کیلۆ بە گرام دەفرۆشرێت و ناخورێتەوە بە ئاسایی. و هەڵاڵەی هەیە، دەرەمێوی هەیە، مێوی هەیە. ئەوانە هەموو بەرهەمی هەنگن، جگەلەوەی کە ژەهرەکەشی ئێستا سوودی لێ وەردەگیرێت، بۆ چەندین نەخۆشی بەکاردەهێنرێت و سوودی لێ وەردەگیرێت. هەنگ وەکو کوردی وایە هەموو شتێک دوژمنیەتی. حەوت ڕەنگە دوژمنیەتی، پەڕەسێلکە دوژمنیەتی، کە پەڕەسێلکە دەڵێن وەک مەڕە خوایە فەقیرە، بەڵام دوژمنی هەنگی بەستە زمانە. ژەنگە سوورە و زەرگەتە و چەند جۆرێکی دیکەی زەردەواڵە هەنا، هەمویان دوژمنی هەنگن. شوێلەکەکان زۆریان سەرمازەڵا، مارمێلکە، بۆق، ئەوانە هەموو دوژمنی هەنگ، دوژمنەکانی یەکجار زۆرن. بە هۆی ڕەنگەوە جیاوازیەکان دەرخستووە. دیارە ئێستا لە کوردستاندا هەنگی کارنیکا یەکێکە لە هەنگە هەرە باشکار کە هەنگێکی ئەڵمانیە، نەژاد ئەڵمانیا و هەنگێکی کارکەر و زۆر باشە، ئارامە، پێوە نادا، زۆر پورە نادا. بۆیە بەڕاستی جۆرەکەی باشترە، کارکەرترە، هەنگوینی چاتر کۆ دەکاتەوە. ینی تایبەتمەندی زۆر باشی هەن لەگەڵ ژینگەی کوردستاندا چاک دەگونجێت و لە زستاناندا زۆر لێ نامرێت و لە ینی دەمێنێتەوە. ئەو ناوچانەی وەکو ئێرەش بنارن، ینی نێوان گەرمێن و کوێستانن کە هەنگوینەکان یەکێکە لە خۆشترین و باشترین جۆرەکانی هەنگوین. تقریبا لە کۆتایی مانگی حەوت و لە سەرەتای مانگی هەشتەوە دەست دەکرێت بە بڕینەوەی هەنگ بە پێی ساڵ و بە پێی کەش و هەوا دەگۆڕدرێت. هەنگ لە چەندین جۆری گوڵی جیاواز شیلە بەرهەم دێنێت. خوای گەورە دەفەرمێ ڕەنگی هەنگوین چەند جۆرێکە کە لە زگەکانی ئی هەنگەکەیەوە بەرهەم دێت و دیارە خوای گەورە بۆی باسکردوینی هەنگوین لە کوردستاندا هەنگوینی ڕەش هەیە، زەرد هەیە، سوور هەیە، قاوەیی هەیە، خورمایی هەیە، تەنانەت هەنگوینی سەوزیش هەیە. ئەمە هەمانە بەرهەمی پێی دەڵێن هەنگوینی گوڵەسماقی کێوی، شتێکی زۆر ناوازە و تایبەتە، نرخیشی جیاوازە، کوالێتیەکەشی جیاوازە. بێگومان هەنگوین بە پێی جۆری گوڵەکانی کوالێتیەکەی دەگۆڕێ. مەرجنی هەموو هەنگوینێکی سروشتی کوالێتیەکی باشی هەبێ. هەنگوینی سروشتیمانەیە کە کوالێتیەکەی زۆر بەرز نییە. بۆ نمونە هەنگوینی سروشتی گوڵە بە ڕۆژەی یەکێکە لەو هەنگوینانەی کە کوالێتیەکەی بەرز نییە، لەبەرەوەی گەیەنەری کارەبایی باش نییە، لەبەرەوەی بەهای خۆراکی بەرز نییە. بەڵام هەنگوینی سروشتی کەشمانەیە، بۆ نمونە توتنی کێوی، جاترە کێوی، لە بە سەدان زۆری دیکە هەنگوینی گەزۆی قرژێکی دارمازوێ، ئەوانە شتی زۆر تایبەتن. یان هەنگوینی قوشیلکی
لە هەنگوینی هەرە تایبەتەکان ئەوان لە کوردستاندا زیاتر هەنگوین وەکو شیفات بەکاردێن هەم سنەتی پێغمبەری درودی خوا لێبێ هەمیش بۆ نەخۆشەوانە زۆر بەکاردێن ئەگەر شتێکی سروشتی و باش نەبێ بەڕاستی دەبێتە بەڵا لەو کەسێکە وەکو دەرمان بەکاری دێنێت شانەی سروشتیمان هەیە وەکو ئەم شانەیە کە هەنگ بەرهەمی هێنا یعنی بەرهەمی هەنگە هەنگ دروستی کردووە شانەی کەمان هەیە کە هەنگ بەرهەمی هەنگە و سروشتیە بەڵام ئێمە دیزاینمان بۆ کردووەکو ئەم شانەیە ئەگەر بتوانی بیهێنیتە پێشەوە ئەوە بەرهەمی هەنگە بەڵام ئێمە دیزاینمان بۆ کردووە تەلمان بۆ داناوە دیزاینمان بۆ کردووە لە ئەوەی کۆنی ساڵان لە مێوی کۆنی ساڵان بۆمان داناوەتەوە شانەش هەیە دەستکردە بەداخەوە ناخورێت بەڵام خەڵکێکی زۆر هەیە بە سروشتی دەیفرۆشن زۆر بەداخەوە ینی ئەو جۆرە شانانان لە مەگەر لە دەرەوە هات بێدەنا لە کوردستان شانەی دەستکرد نییە بەڵام بەداخەوە لە تورکیا و ئێران و سووریا ئەوانەوە لە چینیشەوە شانەی دەستکرد دەهێنرێت کە لە کارگە دروستکراوە و نە شیلەکەی سروشتیە نە شانەکەشی هەنگوینی کوردستان چەندین ساڵە پلەی یەکەمی هەیە تا ئێستا ڕیزبەندی یەکەمی بەرنەداوە تەنها ساڵی پار ئەویش هەنگوینی کوردستانی تورکیای بوودەنە هەمیشە هەنگوینی خۆمان هەنگوینی کوردستان باشووری کوردستان پلەی یەکەمی هەبووە لەسەر ئاستی جیهاندا بە پێی سەلیقە و لێهاتووی و تێگەیشتنی خۆیان لە بەخێوکردنی هەنگدا دەجوڵێنەوە هەندێک لە هەنگەوانەکان شەکریان خۆراکی دیکە بۆ هەنگ بەکاردەهێنن هەندێکیان پێیان وایە فێڵیان پێ لە خەڵکی و لە خوای دەکرێت میوە شتیان دەدەنێ و بە هەنگوینی سروشتی بە دەیفرۆشن هەندێکی شەکر بەوەی دەفرۆشێ هەنگەوانی زۆری شەنەکە هەنگوینی ئەسڵ و دەرەجەیەک و ناوازە بەرهەم دێن و شەکر نادەن بە هەنگەکانیان ئێمە بۆ خۆمان لە 2017 میشە دەکەین تا ئێستا بە هیچ جۆرێک یەکدن کە شەکریشمان نەداوە بە هەنگەکان بە سەدان و بە هەزاران هەنگیشمان لە ناو چووە لە برسان مردووە بەڵام لە پێناو قیامەتی خۆماندا ئێمە پێمان وایە ڕازقمان دۆزیوەتەوە کە ئەڵڵایە و کەس ناتوانێت ببێتە ڕازق فرتوفێڵ و غەش و ئەوانە نابن بە ڕازق بۆیە هەرگیز هانایان بۆ نابین ئەوەی کە خوادای سوپاسی دەکەین لەسەر ئەو بەرهەمە جوانەی کە پێمان دەبەخشێ دیارە وەکو زانیاریەک بۆ بینەرانی پێیان چەند جۆر گوڵ هەن ئەوەندە جۆر هەنگوینە هەن لەسەر زەوی چەند جۆر گوڵ هەن ئەوەندە جۆر هەنگوینی سروشتی هەن لەبەرەوەی سەداسەد جۆری گوڵ تەئسیری هەیە لەسەر کوالێتی هەنگوین هەنگ ڕێگە بە یەکتری نادەن بچنە ناو ماڵی یەکتریەوە ئەگەر هەنگێک بێ بچێتە ناو هەنگێکەوە دەیکوژن مەگەر لە تنگانەیەکی زۆر سەختدابێ و کات ڕێگەی پێدەدەن میوانداری دەکەن و لە شوێنێکی تابەتدا ڕێگەی پێدەدرێت هەنگەکان شوێنی خۆیان بوون ناکەن تاکە بوونەوەرە کە مێشکی GPS-ە مێشکی GPS-ە و هەڵە ناکە لە هاتنەوە بۆ شوێنی خۆی بۆیە ئەگەر نیو مەتر مەترێک دووری خێەوە لە شوێنی خۆی و جێگەی سندوقەکەی بگۆڕی لەبەرەوەی سیستەمەکەی GPS-ە ئەو دەچێتەوە و شوێنی پێشتر لێ بووە بە ماڵەکەی دیکەی نازانێتەوە بۆیە لە کاتی گواستنەوەی هەنگدا پێویستە لانی کەم 8 کیلۆمەتر دوور بخرێتەوە لە شوێنی یەکەمی بۆ ئەوەی بە هەڵە نەچێتە شوێنێککە دەنادەگەڕێتەوە شوێنی پێشووی لانی کەم دەبێت 8 کیلۆمەتر دوای ئەوە کە گواستەوە بۆ شوێنێکەوە دەبێت بەشەو بگوازرێتەوە هەڵدەفڕێ بۆ بەرزاییەکی زۆر و ئەنج سیستەمی GPS-ی خۆی کارا دەکاتەوە بەبێ کەم و کورتی دێتەوە ئەو ماڵی ئەو شوێنەی کە بۆی دیاریکراوە یەکێک لەو خاڵانێک کە پێم وایە زۆر پێویستە ئاماژەی پێ بکەینەوەیە جیاوازی لە نێوان هەنگوینی شانە و بێشانە چییە دیارە هەنگ بۆ خۆی هەنگوینی بێشانە دەخوات شانە ناخوات هەنگوینی شانە کە جوان نەبوو کە پڕ نەکرابوو لە فەرازە دەدرێت لە دەستگای فەرازە دەخرێتە ناو یان دەبەی پلاستیکیەوە یان تەنەکەوە کە ڕووپۆش کراوە بە تایبەت بۆ زەیتون و هەنگوین ئێمە بۆ خۆمان زیاتر تەنەکە بەکاردێنین ئەم ساڵ بە تایبەت لە بەجوملە دەیکڕین لە کۆڵانی علافان هەیە لە هەولێرێ شتێکی زۆر باشە تا چەند ساڵێک بە هیچ جۆرێک کوالێتی هەنگوینی ناگۆڕە لەوێدا هەنگوینی بێشانە ڕەنگە سوودەکانی زیاتر بن بەڵام لە کوردستاندا هەنگوینی شانە هەم قیمەتی بترا هەمیش تەڵەبی زیاتر لەسەرە بەڵام عەرەبەکان زیاتر هەنگوینی بێشانە دەخۆن
دیارە ساختکردنەوەی هەنگوین لە بەرهەمهێنانی ڕەنگە گرنگتر و بە زەحمەتتریش بێت. بەرهەمهێنانی هەنگوین ئاسانە بەڵام چۆن ساغی دەگەیەوە. دیارە ئیشی هەنگوینی بە تەواوی پەیوەستە بە متمانە و سیقەی ئەو کەسەوە کە هەنگوین دەفرۆشێت. لە بازاردا کە عارەبەکان کڕیارێکی باشی هەنگوینن، ینی تقریبەن بازاری هەرە گەورەی کوردستانی هەنگوین عەرەب کڕیارەتی. ئەنجا کڕیارانی هەنگوین دابەش دەبن بەسەر ئەوانەدا کە بۆ نەخۆشی بەکاری دێنن یان وەکو سونەت بەکاری دێنن یان وەکو خۆشی و بۆ سحەتیان بەکاری دێنن بۆی سحەتیان تێک نەچێت. هەنگەوانی چەندە پیشەیەکە بۆ ئەوەی بژێوی ژیان دابین کە دەکرێت بڵێن دە ئەوەندەش حەز و خولیایە. بەڕاستی ئەگەر عیشقێکی قوڵ و حەز و ئارەزوویەکی زۆرت نەبێ بۆ هەنگەوانی زۆر بە زەحمەتە. لەبەرەوە ئیشەکە گواستنەوەی هەنگ بەشەوە ناوچەکانی دەبێ ناوچەی باشتە بێ بۆ هەنگەوانیە، دەبێت لە وەرگەی باشتە بێ، کوێرەوەری و زەحمەتی زۆرە بۆ فەقەراتی زۆر خراپە. لەبەرەوە تو بە بەردەوامی ناچاری سەرت خوارکەوە و شان و پشتت خوارکەوە کە ئەوە مەترسی زۆری بۆ فەقەرات و ئەوانە هەیە. جگەلەوەی بارەبار و گواستنەوەی هەنگ بەڕاستی زەحمەتی زۆری هەیە، بەرهەمهێنانی هەنگ زەحمەتی زۆری هەیە، پاراستنی هەنگ لە نەخۆشی و لە دوژمنەکانی کوێرەوەری و زەحمەتی زۆری هەیە. جگەلەوەی بە بازارکردنی هەنگوینی شێکێکە لەو گرفتانەی کە بەتابەت لە کوردستان زەحمەتی کوێرەوەریەکی زۆری هەیە. ئەمە شانەیەکە کە هەنگ بۆ خۆی دروستی کردەوە، پێی دەڵێن گشتە شان یان شانەی خەڵێف. لەناو کووردا ئاوا ناسراوە، مێوی بۆ داننراوە، ئەساسی بۆ دانراوە. شانەیەکە بە شانەکە بەرهەمی ڕژێنی هەنگە. هەنگ 37 دەستگای ئەنزیم دەردانی هەیە کە هەندێک لەو ئەنزیمانە بۆ دروستکردنی شانە یان مێوی سروشتی بەکاردێنێت. ئەمە شانەیەکی سروشتیە کە لە ئەنزیمی هەنگەوە بەرەهمە هاتووە، بەڵام لەبەرەوەی پڕ نەکراوە ئەمە بەجێ دەهێڵین تا کاتێکی گونجاو کە هەنگەکە بتوانێت پڕی بکە بە ئیزنی خۆی گەورە. ئەم دوو کەڵە بەکاردێنین بۆ ئەوەی هەم هەنگەکان ئارامتر بن، هەمیش بڕینەوەکە ئاسانتر دەکات، ئیشوکارەکان ئاسانتر دەبن. ئەمە شانەیەکی زۆر تایبەت و جوانە ماشەڵڵا و ئەلحەمدولیلا. سوپاس بەخوای گەورە. سوپاس و ستایشێکی تەواوی پاک و خاوێنی وا کە ڕەگز شایستەی ذاتی خوای پەروەردگار بێت لە پای هەموو ئەو نیعمەتانی کە پێی بەخشیوین. ئەو ساڵ ئەلحەمدولیلا بەرهەمێکی زۆر باشی پێ بەخشیون لە بنارەکان. قەرەبووی کوێستانەکانی بۆ کردوینەوە و بەڕاستی سوپاسی خوش تەواو نابێت.